الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبه محمد وعلى آله وصحبه أجمعين ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي خۆشەویستان خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەتێوەی خۆشەویست گەشتمەوە. هیوادارم ئەو بەرنامانەی کە کردومانە ئەوەی کە تاکو ئێستا نزیکی 85 ئەڵقەمان تۆمار کردو لەم بەرنامەیە ئەو بەرنامەی سوودێکی گەیاند بێ بە ئێوەی خۆشەویست و هەروەها ئێوە سووتان لێ وەرگرت بێ و هەروەها ئەو ڕەنجێکی ئێمەش دامانە ئینشاءڵڵا لە میزانی خۆی پەروەردگارە جێگای ئەوە ببێتەوە کە خی گەورە بە خێر و چاکە لە سەرمان حسابی بکە ئینشاءڵڵا لە ڕۆژی دواییشا پاداشتەکەیمان بداتەوە. مامۆستا زۆر بەخێربی سوپاس دەکەین. زۆر سوپاس کاک پێوە نێوەش بەخێر بێنێ خۆ. سوپاس دەکەین. مامۆستا بە لە سەرەتایە لە بابەتی نەورۆزە چونکە ئێمە لە کۆتایی کتێبەکەیان مشتوماڵێکی تاوی کتێبەکەمان کردووە ئەو بەشەی ماوە لە کتێبەکە کە باس لە نەورۆزەکە تۆ بەشێکی سربەخۆی نەورۆزت هێناوە بە تەفاسیل باسی نەورۆزت کردووە. ئەمێ سەرەتا لەوە بپرسم لە ناوی نەورۆز تەمان تۆ لەوێ بە ڕۆژێکی نوێ یاخود بە ڕۆژی نوێ هێناوتە بەبەسم ئەوەیە کە بزانم چۆن ئەم بابەتە ئاوا ساغ بۆ تۆوە نەورۆز بە مانای ڕۆژێکی نوێ دێ ئایا ئەوە هەر وەرجێڕان یاخود تەرجومەکردنی وشە فارسیەکەیە کە بە نەورۆز هاتووە یا لە سەرچاوی دیکەدا ئەمە هەیە و ئەمە چ پەیوەندێکی بە بەهارەوە هەیە ئەم ڕۆژێکی نوێیە بۆ بە تەنها بەس ڕۆژی نەورۆز بریتە لە ڕۆژێکی نوێ. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك پەیوەند وشەی نەورۆز هیچ گومانی تێدا نیە یعنی ڕازجایی لەسەر نییە کە بە معنای ڕۆژی نوێ ڕۆژی تازە. بەڵێ وشەکە نەورۆز نەو یعنی نوێ ڕووز یعنی ڕۆژی نوێ بێگومان وشەکە فارسیە بەڵام لە فەرهەنگەکان و لە کتێبە مێژوویەکانی دیکەشدا ئەوان بە عەرەبی مەسەڵەن اليوم الجديد ڕۆژی تازە و بۆ ئێمەی کوردیش وشەی نەورۆز تاوان ئەمە ناڵێ نەوروز بە فارسی دەڵێن نەوروز ڕۆژی نوێ بەژەمە دەڵێن نەورۆز وەکو بڵێ کورداندوومە وشە فارسیەکەمان کورداندووە. ڕۆژی نوێ دیارە بە ئەو ڕۆژە دەگوترێت کە سەرەتای بەهارە 21 مانگی سێ کە سەرەتای کەشی بەهارە لە کاتی خۆی وەکو من لەو کتێبەدا بە تەفسیل باسم کردووە کاتی خۆی سەرما و سۆڵە و زوقمی زستان زۆر زیاتر بوو لە هی ئێستا و بەشەریش بەگشتی واتە هەم کورد و هەم فارس و هەم کۆمەڵگاکانی دیکەش ئامرازەکانی خۆپاراستن لە سەرما و سۆڵە و زوقمی زستانیان وەکو ئێستا بۆ دەستەبەر نەبووە گومانی تێدا نیە. نە کارەبا هەبووە نە نەوت بۆ شێوە بەکارهێنراوە نە غاز بەو شێوە بەکارهێنراوە نە ئامرازەکانی دیکە بەو شێوە لە بەردەستدا هەبوون بۆیە کە لە کەشی زستان دەربازیان بووە و کەوتونە کەشێکی تازەوە کە سەرەتای بەهارە خەڵک زۆر دڵخۆش بووە و بەشێک لە مێژوونووسان دەڵێن نەورۆز ڕۆژی تازە هەر لەو سەرەتای بەهارەوە ینی پەیوەستە بەوێەوە بەڵام هەندێکی دیکە پەیوەستی دەکەنەوە بە سەرهاتی کاوە و ضەحاک یا ئەژدەهاک یا ئیستیاک کە دیارە بە چەند بێژەیەک هاتووە لە کتێبە مێژوویەکاندا هەم لە شاهنامەی فیردەوسیدا لە تاریخی تەبەریدا لە مروج الذهبی المەسعودیدا و لە کتێبەکانی دیکەدا جا ئەگەر لە ناوی نەورۆز بپرسین گومانی تێدانێت کە بە معنای ڕۆژی نوێیە و ئەویش مەبەستیان پێ سەرەتای کەشی بەهارە و دەربازبوون لە سەرما و زوقمی زستان کە بۆ
ئەو کۆمەڵگایە ڕۆژێکی خۆش بووە کە کەوتونە نێو کەشی بەهارەوە کە کەشی پشکوتنی گوڵانە و کەشی لاچوونی سەرما و زوقمە و کەشی زیندووبوونەوەی سەرزەویە بە گوڵ و جیا و ئەوانە بۆ خەڵک مای دڵخۆشی بووە دەگونجێ ئەو وشەی نەورۆزە هەر پەیوەندی بەوە هەوێ. مامەسا لە کتێبەکە ئەوە بینرێت کە هەوڵشت داوە ساغکردنەوەیە بکەی لە ڕووی مێژووییەوە یاخۆت بە دوواداچوونێکی مێژووی بکەی یا هەڵکۆڵینێکی مێژووی بکەی. قسەکە لەسەرەوەیە تۆ لێرە ئەتەوە وەکو مێژوو نووسێک ئیش لەسەر ئەمە بکەی یاخۆت ئەمە بابەتێکە لە ڕووی شەرعی و ئیمانیەوە بۆ تۆ گرنگە. کاک پەیوەند ئێمە لە هەموو ڕۆکانەوە گرنگە. دیارە من گەڕاومەوە بۆ کۆمەڵێک لە سەرچاوە مێژوویەکان بە تایبەت شانامەی فیردەوسی، بەڵام دوایی کە من تەماشای شانامەم کرد کە لە ساڵی 429 کۆچی فیردەوسی وەفاتی کردووە، دوایی گەڕامەوە بۆ مێژووی تەبەری تاریخ الأمم والملوك، هەروەها بۆ مروج الذهب المەسعودی و بۆ هەندێک کتێبی دیکە کە لەوێدا ناوم هێناون. تقریبا من لە 12 سەرچاوە ئیسیفادەم کردووە بۆ ساختکردنەوەی ئەوە. ینی چەند ڕۆژێکی زۆر خەریکی بووم لە ڕاستیدا، چونکە دەمەویست بچمە برج و بناوانی ئەو بەسەرهاتە مێژوویە کە ناوی نەورۆز پێوە پەیوەستە، کە بریتێ لە بەسەرهاتی ئەژدەهاک یاخود ضەحاک یا ئیستیاک کە پاشایەک بووە حکمی کردووە وەستەمکار بووە، خەڵک زۆر لێی بێزار بووە و دوایی کاوە کە بە کاوەی ئاسەنگەر زیاتر ناسراوە وای ئاسنگەرێک بووە لێ ڕاپەڕیوە. جامە بەستمە بەڵێ من وردەکاری زۆرم تێدا کردووە کە ئەگەر پێت چاک بوو دوایی ئاماژەیەک دەکەین بە کورتەی بەسەراتەکە. هەم وەکو مێژوونووسێک ئەلبەتە من مێژوونووس نیم بە واتایە کە سپۆڕ بم لەو وارەدا، بەڵام ئەوە ڕێژمان لێ ناگرێت کە ئێمەش لێکۆڵنەوەی مێژووی بکەین و هەم لەبەر ڕەهەندە ئیمانی و عەقیدەیەکەی هەڵبەتەوەی پاڵی بە منەوە ناوە زیاتر ئەوە بووە کە لە ڕووی ئیسلامیەوە لە ڕوانگەی ئیسلامەوە ئەو باسە هەڵسەنجێنم، بەڵام دیارە ئیسلام پاڵت پێوە دەنێت کە تۆ دەبێت لە ڕووی مێژوویەوە بگەیە برج و بناوانی ئەو بەسەرهاتە و یاخود ئەگەر لە ڕووی فیکریەوە بێ، لە ڕووی فەلسەفیەوە بێ، لە ڕووی لۆژیکیەوە بێ، لە ڕووی زانستیەوە بێ. واتە ئیسلام کە لە بریتێ لە قورئان و سونەت هەر کەسێ بێوێت لێکۆڵنەوە بکات لە هەر بابەتێک، ئەو بابەتە چ ڕەهەندێکی هەبێ، ئەگەر ڕەهەندی مێژووی هەیە دەبێ لە ڕووی مێژووی لێ بکۆڵێتەوە بۆ بگەڕێتەوە بۆ سەرچاو مێژوویەکان. ئەگەر ڕەهەندی فەلسەفی و فیکری هەیە، ئەگەر ڕەهەندی فیقهی هەیە، ڕەهەندی ئوسولی هەیە، یا ڕەهەندێکی ئەدەبی هەیە، دەبێ بگەڕێتەوە بۆ ئەو سەرچاوانەی کە دەیگەێنە برج و بناوانی ئەو لایەنە ئەو ڕەهەندە. مامۆستا ئەگەر پرسیاری ئەوە بکەین بزانین لە بەر لەوەی کە تۆ ئەم کتێبە بنووسی، نووسینی ترمان هەیە لە چوارچێوەی کە ئاوا بێوێت نەورۆز ساغکاتەوە لە هەموو ڕەهەندەکانەوە، بە تایبەتی ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ڕەهەندە ئاینەکەیە، چونکە یعنی نایشارینەوە کە ئیشکالێکی زۆر هەیە لەوەی کە تام لەحزێش کە نەورۆز لەگەڵ دین بەرکەوتەی هەیە. تۆ لە کتێبەکە زۆر باش ئەمە هێناوە، بزانین کەسی تر ئیشی لەسەر ئەمە کردووە، تۆ وەکو سەرچاوە بەکارت هێناوە. مەبەستمانەوە نییە کە لە ڕووی مێژووی ئەمە زانی کە خەڵکیی زۆر هاتووە قسەی لەسەر نەورۆز کردووە و کردوێتی بە جەژنێکی نەتەوەی و جەژنێکی نیشتیمانی و ئەلەو بابەتانە هەیە. بەس قسەمان لەسەر ئەوەیە هیچ نووسەرێکی تر ڕێکەوتوتە ئەوەی کە وەکو جەنابەت بیانوێت لایەنە شەرعیەکە لەگەڵ لایەنە نەتەوەی و مێژووی و هەروەها ئەو بۆنەیە یەکانجی. بەڵام من ئاماژەشم بە هێندێک لەسەر چاوەکان داوە، هەم لە نووسەرانی عەرەب ئەوەی کە من کەوتونە بەردەستم، ئەگەر نابەتەکی تورکیش قسەیان لێ کردووە و فارسیش قسەیان لێ کردووە. زیاتر مەبەستم کورد بوو. کورد مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم
لەو بارەوە قسەی کردووە دکتۆر فەرسەت مەڕعی لەو بارەوە قسەی کردو ئەڵبەتە بە عەرەبی ئەوەی مامۆستا فرسەتم نەبێن و بەس ئەوەی مامۆستا ببوورە ئەوەی مامۆستا حەسەن محمود حەمەکەریم زیاتر شتێکی مێژوویە بەڵێ ڕاستە بەڵام دەشیوێ بیبەستێتەوە چونکە ئەو پێی وایە دەڵ ئەو کردنەوەی ئاگر لەو کاتەوە داکەوتووە کە لە سواربوانی کەشتەکەی نوح لە کەشتەکەدا بەزیون ئەو ئەگەرە دێنێ دوایش ئەگەرێکی دیکە دێنێ هەڵبەتە وەکو بۆ چوونی خۆی دەڵێت دەشگونجێ مەبەست لە کاوە هەر ئیبراهیم بێ من پرسیاریشی لێکم عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو بۆ چوونێکی خۆیەتی هەڵبەتە پشت بەستوو نییە بە هیچ دیێکۆمنتێک و هیچ بەڵگەیەکی مێژووی لەسەر نییە ناوەتەوە بەڵام بەستم ئەویش و هەندێک لە نووسری عەرەبیش کە من ئاماژەم بە کتێبەکانیان داوە زۆر ئەو بابەتە بەڵێ زۆر لێ کۆڵدراوەتەوە قسەیان لێ کردووە بەڵام هەر کەسێ بە شێوازی خۆی یعنی ئەوەی کە من بەلامەوە گرنگ بووە ئەوەیە کە بزانم ئایا نەورۆز لە ڕەهەندە مێژوویەکەیەوە چییە چۆنە ڕەگوڕیشەکەی کە من گەیشتم ئەوەی کە ڕەهەندەکەی ئەفسانەیە یعنی ئەو نییە ڕاستێکی مێژووی بێ ڕەهەندەکەی بەسەرهاتێکە چیرۆکێکی ئەفسانەیە ئەڵبەتە ناشڵم ئەفسانەش هیچی ئەسڵ و بنەمای نەبووە چونجاری وا هەیە ئەفسانە لە ئەسڵێکی هەیە بەڵام دوای شتی کەی تێوە خزێنراوە وەکو بڵێ ترش و خوێت پێوە کراوە لێ کەم و زیاد کراوە بۆی پێ دەگوترێ ئەفسانە ئەگەرنا زۆر لە ئەفسانەکان حەقیقەتیشان هەیە جا ئەو شێوە لێ کۆڵینەوەی من کە بەو شێوە لێم کۆڵیوەتۆ خەڵکی دیکە ڕەنگە بە زۆری دیکە لێ کۆڵی بێتەوە وەڵا ئەوەی کە بەلای منەوە گرنگ بۆ ئایا نەورۆز کوێی لەگەڵ ئیسلامدا تێک دەگیرێ بۆیە من چوومە برنج و بناوانی ڕەهەندە مێژوویەکەیەوە و وەکو واقعی ئێستاشی دیسان سەرنجم لێداوە کە ئەوە لێوێدا باسم کردووە کە بە تاکیل لەوانێ بگەینە جەنابەت لەو بارەوە بپرسی کە ئایا ئەوەی کە ئێستا ممارەسە دەکرێت بە ناوی یادکردنەوەی نەورۆز وەکو واقعی نێو کۆمەلگاکەی خۆمان کە دەیبینین یاخود کۆمەلگای ئێران و کۆمەلگای تورکیا و میسر و چونکە خۆ مەسەلەی نەورۆز هەر ئێمە بە بۆ چوونی من زۆر بەڵگەکەمان بەهێز نییە کە کردومانە بە یادێکی نەتەوەیی خەڵکی دیکە زۆر لە ئێمە زیاتر خۆی بە خاوەن دەزانێ کە وەکو گوتم زۆر لە مێژوونووسان هەر دەیبەستنەوە بەست بەوە کە سەرەتای کەشی بەهارە و دەربازبوون لە سەرمەوزوقمی زستان ئەوانی دیکەش کە دەیبەستنەوە بە سەرهاتە ئەفسانەیەکەوە ئەسڵەن نکوڵی لەوە دەکەن کە کاوە کورد بوو بێ هەندێکیان دەڵێن کورد بووە هەندێکیان دەڵێن کاوە کابی ئەلئەسفەهانی ناوی کابی بووە ئاسنگەرێکی ئەسفەهانی بووە و فارس بووە لەوانەیە ئەفغانیەکانیش بڵێن نەخێر ئەفغان بووە پاکستانیەکان بڵێن پاکستانی بووە تورکەکان ڕەنگە بڵێن تورک بووە بە هەر حاڵ ئەفسانەکان خاوەنیان زۆرن یا لە نێو زۆر لە گەلوونەتەوەکاندا هەن هەر چۆنیشی بێ ئەفسانە هەر ناگونجێ بڵێ ڕاستیکی مێژوویە و پشتی پێدەبەسترێ مامۆستا باس لە ئاگر بکەین ئاگر بۆ بە سمبول یا ڕەمزی نەورۆز تام لە حزێش لە هەر شوێنە نەورۆز بکرێت ئاگرەکرێتەوە ئەوانی کە ڕەخناگرن ئەوانی کە حتا بە ناجاییزی ئەزانن یاخود بەوە نازانن کە ئینسانی متەدەین و ئیماندار بەشداری تیا بکە بەڵگەکان زۆربەی لەسەرەوەیە کە ئاگرەکرێتەوە و ئەویش ڕەمزی مەجووسیانە هەنی زۆرتر قسەیان لەسەر شادی دەربڕینەکە و ئاهەنگەکە و چوونە دەرەوەکە نییە ئەوەندەی قسەکان بە دیاریکراوی بە مجەڕەدی لەسەر خودی ئاگرەکەیە بەس مامۆستا ئەگەر لە بنەمایە ینی پرسیار بکەین ئاگر بۆ خۆی هەڵگری ئەم دەلالەت و مانە سلبی و خراپەیە وەڵام من پێم نەخێر بۆ من زۆر جێی سەر سوڕمانیشە کە ئەویان لە چیەوە هەڵهێنراوە چونکە ئاگەر ئەوانی کە لە مێژووی بە شەر دەکۆڵنەوە کە وەکو بۆچوونێک وەکو تیۆرێک دەڵێن دۆزینەوەی ئاگر سەرەتایی ئەوە بۆ کە ژیانی مرۆڤ زۆر بگۆڕێ بەرەو شارستانی بچێت هەڵبەتە وەکو گوتم ئەوە ناڵێم ڕاستێکی مێژوویە بەڵام وا دەڵێن یا مەسۆن دەڵێن دۆزینەوەی ئاسن
کە دوای مرۆڤ بتوانێت کەلوپەل لە ئاسن دروست بکە یا لە کانزاکانی دیکە ئەوە شەقڵێکی تازەی بە مێژووی بە شەرداوە کە من پێم وانە بەو شێوەیە بێت لە قۆناغێکی دیاریکراوی مێژووی بە شەردا ئاگریان دۆزی بێتەوە پێم پێشتر ڕەنگە هەر لەسەرتاوە کە لە ژیانی ئادەم و حەوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ ئاگر دۆزراوە بۆ زاندراوە بەڵام بەهرە وەرگرتن لە ئاگر بێگومان مرۆڤ تا زیاتر بەرەو پێشەوە دەچێت زیاتر لە ئاگر و لە سەرچاوەکانی ئاگر بەهرەمەند دەبێت ئێستا ئایا نەوت و گاز بەو شێوە کە ئێستا ئێمە لیان بەهرەمەندین کاتی خۆی و نەزاندراوە و بەهرەیان لێ وەرنەگیراوە گومانی تێدا نیە یا مەسەن تیشتی خۆر کە ئێوەکو ئێستا ئەمە لێی بەهرەمەندین یا وزەی کارەبا یا وزەی نێوکی بێگومان کە ئێستا بەشەر زیاتر بەهرەی لێوەردەگر کاتی خۆ هەر نایانزانیوە کە هەشە یا کە دەگونجێ بەهرەی لێوەربگیرێ بۆیە من پێم وایە مەسەلەی ئاگر کە ئەو ببەسترێتەوە بە مەجووسیەوە بە عەقیدەی مەجووسیانەوە بە ئاینی مەجووسیەوە یا بە بتپەرستیەوە یا بەوە کە ئاگر یانی ئەوە کە تەقدیس بکرێ و بە پیرۆز بگیرێ شتێکی ڕاست نییە و ئەوە شتێکی هەڵەیە لە ڕاستیدا چونکە ئاگر دەوری زۆری هەیە لە ژیانی بەشەردا ئاگر وەکو گوتم نەک بە شێوە سادەکەی کە ئێمە دار و چیلکە دێن ئاگەرێکی پێ دەکەینەوە یاخۆ هێندێک کۆتەرەدار دێنین و لە سۆبەی داوین و ئاگری پێ دەکەین و خۆمان بە دەوری سۆبەکەوە خۆ گەرم دەکەینەوە نا ئاگر بە چەمکە گشتیەکەی ینی بە وزەی کارەبایەوە بە وزەی تیشتی خۆرەوە بە وزەی نێوکیەوە بە ئەوەی نەوت و گازەوە ئێستا ژیانی بەشەر لەسەر ئاگر ڕاوەستاوە ئەو ئاگرێک کە هێندە گرنگە لە ژیانی بەشەردا و هەموو دەرهاویشتە چاکانەی هەن کە بەتەکی دەرهاویشتی خراپیشی هەیە ئەوە ناگونجێ بە شتێکی نەیار لەگەڵ دیندایە لەگەڵ عەقیدەدا دای بنین وەکو گوتم دەشگونجی ئاگر ینی بەهرەی خراپیشی لێوەربگیرە کاتی خۆی ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەلایەن گەلەکەی خۆیەوە کە ئیبراهیم لە عێراق بووە لە ئووری کلدانیەکان بووە وەکو لە سەرچاو مێژوویەکاندا دەڵێن ئاگرێکی زۆر گەورەیان بۆ نێڵداوە و ئیبراهیمیان خستۆتە نێو مەنجەنیقە و بە مەنجەنیق فڕیانداوەتە نێو ئاگرەکە یعنی ئاگرەکە هێندە زەبەلاح و گەورە بووە کە نەگونجاو هەر لێ نزیک بکەونەوە مەنجەنیق ئامێرێک بووە وەکو چۆن مەدفەعی ئێستا شتێکیان خستۆتە نێو و بەو مەنجەنیقە فڕیانداوە وەکو دارلاسقێکی گەورە ئەنجا ئیبراهیمیان بە مەنجەنیق فڕێداوەتە نێو ئاگرەکە کە کوردەواری خۆمان زۆر کەس ئێستاش وارەزانێ مەنجەنیق خودی ئاگرەکەیە دەڵێ مەنجەنیقیان بۆ داخست نه ئاگرەکەیان بۆ کردوێتەوە خستویانەتە نێو مەنجەنیقەوە بۆی بە مەنجەنیق فڕێدەنە نێو ئەو مەشحەڵانی ئاگرەکە کە زۆر بەرز بووە نەگونجاوەکە لەی نزیک بکەونەوە ئەنجا بەڵێ ئاگر دیارە دەگونجێ بەهرەی خراپیشی لێوەربگیرێ بەڵام بە گشتی ئاگر شتێکی باشە و یەکێکە لەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار وەکو چاکە و منەت لەسەر ئێمە باسی دەکات دەفەرمێ ئەفەڕەئەیتم النار التي تورون أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون نحن جعلناها تذكرة ومتاعا للمقوين فسبح باسم ربك العظيم أو آقرتان بينيو كهالي دكان أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون ئێوە درەختەکەیتان پێگەیاندووە جا بۆ زانیاری ئێستا نوێترین بیردۆزە لەبارەی پەیدابوونی نەوت و گازەوە هەروەها خەڵوزی بەردیشەوە ئەوەیە کە ڕیشەکەیان دەگەڕێتەوە بۆ دار و درەخت لە ئەنجامی ئەوەدا کە کاتی خۆی لەسەر زەوی دار و درەختی زۆر زەبەلاح و گەورە هەبوون و هەندێکیان دەیجێڕنەوە بۆ سەرچاوێکی ئاژەڵی کە ئاژەڵیش دیارە سەر ڕووەک و ئەوانە ژیاوە ئەمجا ئەوانە دوایی چەند گۆڕانکارەی بەسەر گۆی زەویدا هاتووە و کەوتونە ژێر چینەکانی زەوی لەوێدا گۆڕانکاری کیمیاییان بەسەردا هاتووە و دار و درەختانە و ئەوەن دوایی کە بوون بە نەوت و بوون بە گاز بۆیە ئێستا سەرچاوەکانی نەوت و غاز دیاری کراون و ئەو نەوت و غازەی کە هەیە لەسەر زەوی ئەگەر تەواو بێ هیچ کەس شوێنی ناگرێتەوە لەگەڵ تەمەنێک لە تەمەنە
کانی گۆی زەویەوە لە پەیوەندی بە جیۆلۆژیاوە هەیە واتە ئەو حاڵەتە جیۆلۆژی کە بۆ زەوی پەیدا بوو کاتی خۆی جارێکێ دروست نابێتەوە نەوت و گازێک کە هەن لەسەر زەوی ئەگە تەواو بوو تەواو دەبن مەبەستمەوەی خۆی پەروەردگار وەکو چاکە و مینەتێکی خۆی بۆ ئێمە بازەکە ئەو ئاگرە دەبینی کە دەیکەنەوە هەڵی دەجیسێنن ئێوە درەختەکەیتان پێگەیاندۆ یان ئێمە نحن جعلناها تذكيرة ومتاعا للمقوين ئێمە جێڕاومانە بە بیرخەرەوە و بەهرە بەخشینی بۆ ئەوانە کە بە سەفەر دەکەن یاخو بۆ ئەوانە کە برسیان دەبێت بۆی نان و چێشتی پێساسکەن کەواتە نامۆیی بەرامبەر بە ئاگر یاخود ئاگر بە شتێکی خراپدانان پێچوانەی دەقی قورئانە مامۆستا لە کتێبەکە جیاوازیەکت کردووە لە ئاگرکردنەوەی نەورۆز چ لە مێژووە و چ لە ئێستاە لەگەڵ ئەو ئاگرێک کە لە ئاتەشگایە ئەکرێتەوە وەکو ڕەمزە عیبادەتی تایبەت بە مەجووسیەکان کەوان شوێنێکی تایبەتی بۆکەن ئاتەشگەی تایە و هەروەها ئاگرەکان ناکوژێتەوە بەڵام ئەمە ئاگرێکە کە سەعاتێک داگرسێ نەچووزانم دەدەقە داگرسێ یا شتێک جیاوازێکرد لەوە کردو حەزەکەم لێرا بۆی مۆزوعی ئاگرە حەزم کرد لێرەش ئاماژەی بێگومان نەورۆز بە هەموو ئەگەرەکانەوە چ سەرەتای بەهار بێ چ ئەوە بێ کە کاوی ئاسنگەر ئەژدەهاکی کوشتووە کە دوایی ئاماژەیە دەکەین بە بەسەراتەکە کە ئەگەر قوڵ لێ بکۆڵنەوە ڕەنگە زەرەریشمان بێ وەکو نەتەوەی کورد چونکە ئەژدەهاک بوا پێدەچێت حکومڕانێکی کورد بووە و کاوە کە کۆتایی پێهێناوە یاخود فەرەیدون کە هێندە دەڵ کۆڕشی گەورە بووە کە پاشایکی فارس بووە لەو کاتەوە کۆتایی هاتووە بە حکومڕانی میدیەکان کە و دوای باسی دەکەین گرنگەوەیە نەورۆز بە هەموو ئەگەرەکانیەوە چ سەرەتای بەهار بێت چ ئەو ڕۆژە بێ کە کاوەی ئاسنگەر کۆتایی بە حکومڕانی ئەژدەها کێناوە و وەکو ڕەمز و هێمایەک بۆ ئاگادارکردنەوەی خەڵکەکە ئاگری کردوێتەوە لە شوێنە بەرزەکان ئاگری کردوتە بۆ یەکتر ئاگادارکەنەوە خۆ کاتەوە کوێستانە بۆ تەلەفۆن و لاسلکی و ئەتەرنێتە بوانە دەبوو چۆنێکتی ئاگادارکەنەوە بە تایبەتی لە شەودا ئاگریان کردوتەوە بۆی کە پێ بە یەکدی بزانن هەرچۆن بێ ئەوە یەک کات بووە کاتێکی دیاری کراوە ئێمە ئەگەر ئێستا کە یادی کاوەی ئاسنگەر و ئاگری نەورۆز دەکەینەوە لە سەعاتێکدا ئێوارەکەی یا شەوەکەی لە ناوچەی ئاکرێ ئێستا کردویانە بە عادەتێک چەند ساعتێک دوور و درێژ دەچێشە بەڵام گرنگەوەی لە ڕۆژێکدایە یاخود لە شەوێکدایە بەڵام ئاگری مەجووسیەکان خۆ سەرچاوە مێژوویەکان باز دەکەن وە لە تاریخی تەبەریدا هاتووە لە مروج الذهبی المەسعودیدا هاتووە لە شاهنامەی فیردەوسیدا هاتووە لە الکامل فی تاریخی ئیبن الئەثیردا هاتووە و لە کتێبەکانی دیکەدا هاتووە کە مەجووسیەکان شوێنی تایبەتیانەوە بۆکردنەوەی ئەو ئاگرە پێی گوتراوە ئاتەشکەدە شوێنی ئاگر تێداکردنەوە و ئەو ئاگرە بەرپرسانێکی تایبەتی هەبوون پێیان گوتراوە هەرابیدە کە کۆی هەربەدە هەربەد ئەو کەسە کە سەرپەرشی ئاگرەکە دەکات نابێ بێڵە خامۆش بێت دەبی 4 سەعات ئەو ئاگرە بایسێ و 4 فەسڵە ئەو ئاگرە دەبێت بایسێ و ئێستا وایە ئێستا ئەو مەجووسیانە چ لە ئێران هەن چ لە هیند و پاکستان هەن ئەوان ئاگرەکە بە پیرۆزە و پاشان مامەڵەکردنیان لەگەڵ ئاگرەکە سەجدە و ڕوکوعی بۆ دەبن یعنی وەکو چۆن ئێمە سەجدە و ڕوکوع بۆ خوای پەروەردگار دەبین ئەوان لە بەرامبەر ئەو ئاگرەدا دەنوشتێنەوە سەجدەی بۆ دەبن بە مەزنی دەگرن و هەندێک وشە و تعبیر بەکاردێن بۆ بە مەزنگرتنی ئاگر یعنی ئاگری مەجووسیەت هەر زۆر زۆرجیایە لەوەی کە لە ساڵێدا ڕۆژێک و لە ڕۆژەکەیدا لە سەعاتێکدا ئاگرەی بکرێتەوە و ئەوجا کاک پەیوەند لێرەدا تۆ دەبێت تەماشا بکەی ئەسڵەن ئەوە ڕیشەکەی لەکوێوە هاتووە ڕێگ و ڕیشەکەی یەک دوو لە واقع ئێستادا چۆن دەکرێ لە من لە قسەیەکم لە پیرەمێردەوە هێناوە لەو کتێبەدا هێناومە دەڵێ ئاگرێک خۆم بیکەمەوە چۆن ئەی پەرسم قسەکەشی جوانە دەڵێ بە خۆم دەیکەمەوە بۆ خۆشم دەیکوژێنمەوە پەرستنی چی یعنی تۆ هەموو خەڵکی کە ئاگری نەورۆز دەکاتەوە کەس هەر بەبیری دانایە
ئەو ئاگرە تەقدیسکا و بە مەزنی بکرێ و بیپەرستی وەکو مەجووسەکە. ئەگەر مەسەلە تەقدیسە ئەگەر قسەکە لەسەر ئەو ڕوکوع و سوجودەیە کە شیرکەکە دروستەکە باش ئەو ڕوکوع و سوجودە خۆ بە ئەو کابێرانش بکەی کە ئێستا هەمە ڕسم پێگرین هەمان شت هەروایە هەر غەیری بۆچی تایبەت دەکرێت بەم ئاگر بەڵێ گومانی تێدا نیە وەکو گوتم ئەوە جۆرێک لە تێکەڵیەک لە نێوانی ئاگرێک کە مەجووسیەکان دەیپەرستن و ئاگرێک کە بەونەی ڕۆژی نەورۆزۆ دەکرێتەوە جۆرێک لە ئیلتیباسی بۆ چونکە ئەویش هەر پەیوەندی هەیە بە هەردووشان پەیوەندیان هەیە بە ئێران و بە گەلی فارسە و بە گەلی کوردەوە و کە وا پێرەچێ فارس و کورد لە ڕیشەدا بچنەوە سەر نەتەوەیەک ئەو نەتەوەیە دوایی لەو نەتەوەیە کورد و فارس و هەندێک دەڵێن هیندو ئوروپی نەتەوەکانی دیکەش پەیدا بوون دەنا فعلەن بەراوردکردنەکە جوانە جاخۆ جگە لە خوا سبحانە وتعالە ئەوەی کە بۆ خوا دەکرێت پەرستن بریتێ لە چی پەرستن بریتێ لە ئەو پەڕی ملکەچی ئەو پەڕی خۆشویستن ئەو پەڕی سام و هەیبەت و لێترسان ئەو پەڕی پشت پێبەستن ئەو پەڕی بە مەزنگرتن و بە گەورەگرتن بۆ کەسێک ئەگەر بۆ خوا بێ ئەوە مانە تۆ ئەو کەسە خوای پەرستووە ئەگەر بۆ جگە لە خوا بێ هەر کامێک لەوانە نەک هەر پێنج شەشێکیان هەر کامێک لەوانت بۆ هەر کەسێک بێ بۆ هەر شتێک بێ ئەو شتە پەرستراوی تۆیە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت تەعیس عەبد الدینار تەعیس عەبد الدیرهم تەعیس عەبد القەطیفە لە صەحیح بوخاری مسلم داهاتوە دەفەرمێت بەدبەختە ئەو کەسەی دەبێتە کۆیلەی زێر کۆیلەی زیو کۆیلەی پۆشاک قەتیفانی زۆرێک لە قۆماش پۆشاک کەواتە لە نەسی ئاەتدا هاتووە ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلەهەه هەواه ئەو کەسەت بینیوە کە ئارەزووی خۆی کردووە بە پەرستراوی خۆی هەروەها شاعیرێک دەڵێ ومن ئەباح النەفسە ما تەهواه فئینەما ئیلەهه هەواه هەر کەسێ نەفسی چی پێخۆش بێ بۆی ڕەوا بکە ئەوە ئارەزووی خۆی کردوتە پەرستراوی خۆی کەواتە ئەگەر بۆ جگە لە خوا بێ هەر کامێک لەوانە چ ئەو پەڕی سام و هەیبەت بەرامبەر نواندن بێ چ ئەو پەڕی پشت پێبەستن بێ ئەو پەڕی خۆشویستن بێ ئەو پەڕی بن بۆ کەسکردن بێ ئەو پەڕی بە بەرزگرتن بە مەزنگرتن بێ هەر کامێک لەوانت بۆ غەیری خوا بێ ماناو ئەو شتە بۆتە پەرستراوی تۆ بەڵام بۆ خوای پەروەردگار دەبێ هەموویانت بۆ خوا بێ ئەمجا مانە تۆ بەڕاستی خوای پەروەردگار دەپەرستوە کەواتە تایبەتکردنی بە ئاگرەوە شتێکی بێجێ لە ڕاستیدا گەرمەجووسەکان ئاگر ئاوا دەپەرستن هەیە پارە و سامان دەپەرسێ هەیە مۆدیل دەپەرسێ هەیە حیزبێک دەپەرسێ هەیە ڕژێمێک دەپەرسێ هەیە ئێسک و پرۆسێک ئاوا دەپەرسێ دەچێتە سەر قەبری پیاوچاکێکە و بە پیاوچاکی زان نازانین دەخوات چۆنیش بووە یا دەچێتە سەر قەبری مەسەلەن هیچێک لەوانەیە کە فعلەن دیار بوو پێشەوایەک بۆ زانایەک بووە بەڵام ئەو پەڕی خوزوع و ملکەچی و ئاتاجی خۆی بۆ دەردەبڕێت ئەوە شەرپەرستنە ئەوە بۆ زیندوو بێ بۆ مردوو بێ و بۆ مرۆڤ بێ یاخود خۆسا زۆر لە خەڵک من لە سەفەرم بۆ مالیزیا بۆ کەمبۆدیا لە ساڵی کۆتایی ساڵی 2010 ینی خەڵکم دەبینی لە بەرامبەر پەیکەری بوذادا ملکەچیان دەروان بخوریان بۆ دەسووتان و مار دەپەرسن ماری کوبڕا دەپەرسن لەوێ پەیکەریان بۆ دروستکە پەرستگای هەیە مشک دەپەرسێ لە هیند جوجو مشک دەپەرستن جا هەر کامێک لەو حاڵەتانەی ئەو پەڕی خۆشویستن لێترسان پشت پێ بەسەم مل بۆ کەسکردن بۆ هەر شتێک بێ ئەو شتە بە پەرستراو دانراوە و بە هاوبەش بۆ خوا لە قەڵەم دراوە مامۆستا ڕایەکی مامۆستا حەسەن محمود حەمەکەریمت هێناوە سەبارەت بەوەی کە ڕێتیەچێ خۆش ئاماژەیەکت پێکرد ڕێتیەچێ مۆزوعی ڕێزگرتن لە ئاگر و ئەو بابەتە پێیوەست بێتەوە بە ئەوەی کە ئاگرەکەی کە بۆ ئیبراهیم عەلەیهی سەلام کرایەوە و پێیوەست بە ئەو بە نەمرودە ینی ئەو چۆنەڵێ ئەو حەقیقەت و ئەو چیرۆکە قورئانی کە باس لەوەکە ئەڵێ ئەمە ڕەنگە لەو پیرۆزیەوە هات بێ پیرۆزکردنی ئاگر لە پیرۆزکردنی ئەو مۆزوعەوە هاتبێ کە ئیبراهیم عەلەیهی سەلامی نەسووتان خەڵک ڕێزی لێ بگرنەوە بەڵام تۆ
زیاتر بە دوواداچێنت کردووە چەند ڕایەکت هێناوە حەزەکەین بزانین لەسەر چ ڕایەک زیاتر تۆ یەکلا بوویتەوە لەو ڕایانێکی هێناوتە لە ناو کتێبەکەیە. وەڵام مەوەسا حەسەن مەحموود حەمەکەریم خوا پاداشی داتەوە دیارە هەم ئەو کتێبی کەشی هەر هەن یانی لێکۆڵنی و باشیشی کردووە پیاوێکی شارەزا پسپۆرە لە بواری مێژووی کورد و ئەوانەدا بەڵام ئەو دیارە هەروەکو بۆچوونێک هێناوێتی نەیگوتووە ینی پشتبەستونێ بە هیچ سەرچاوەیە و من وەکو گوتم گەڕامەوە بۆ سەرچاو مێژوویەکان هەم بۆ مێژووی تەبەری هەروەها الكامل هي ابن الأثير مروج الذهبي المسعودي وغرر السير وشانامي فردوسي لهيج كامل هذا آماجة بوناكا أو دو آماجة هناون يا دو أجري بوداناون يا كم الأجر رجع لو كاتو أو أجريس أو كلابته كواني السواري كشتكي نوحبون كذا بزيون أجري عن كردوتو كدو الخوشي یا بۆ خۆگەرمکردنەوە کە لەو تۆفانە دەرباز بوون دەگونجێت سەرەتای ئاگرکردنەوە لەوێوە هاتبێ ئەوی دیش دەیژێڕێتەوە بۆ بەسەراتەکەی ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام هەڵبەتە بۆ زانیاری جەناب و بینەران و بیسەرانی بەڕێزیش نەمرود لە کتێب مێژوویەکاندا ناوی هاتووە نە لە قورئاندا ناوی هاتووە نە لە سونەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام واتە ئەو حوکمڕانەی کە ئیبراهیم لە گژی ڕاچووە و بە گژی داهاتوێتەوە و ئامادە نەبووە کە وەکو پەرسترا و مامەڵەی لەگەڵدا بکە ناوی نەهاتووە لە قورئان و سونەتدا بەڵام لە سەرچاو مێژوویەکاندا دەڵێن ناوی نەمرود بووە هەندێک دەڵێن نەمرود بوون و کەنعان کوڕی کەنعان بەڵام ئەو جێی پشت پێبەستن نییە ئەگەری دووەمی ئەوەیە دەڵێ دەگونجێ ئەو ئاگرە بۆیە ئاگر پەرسترابێ یاخود تەقدیس کرابێ کە ئیبراهیمی نەسووتاندووە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام بە بۆچوونی من ئەوە دیسان ژێی خۆی ناگرێت جارێکم هەر قسەیە هیچ دێکۆمنتێکی بەدەستەوە نییە دووەم هەر قسەشە چونکە جا خەڵکەکە بۆ ئاگرەکە بەپەرستێ ئەی بۆ ئەو خۆیان نەپەرستێ کە نەهێشت و ئاگرەکە ئیبراهیم سووتێنێ چکە سروشتی ئاگر سووتاندنە وخوا سبحانه وتعالى بمان دجيرته لسورة الأنبياء داد قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم قلت من أي آقر صارت بو سلامت بلسر إبراهيم تا عندك ل رون كرواني قرآن ضلن كخوا فرمي يا نار كوني بردا أي آقر صارت با خريب وند صارت بإبراهيم فوتينه دعاء خوا فرمي سلاما صارت شي سلامت با بار حاله وش قصيك بەڵام دەگونجی خوای پەروەردگار هەردووشیانی پێکەوە پێ فەرمووە سارد و سەلامەت بە لەسەر ئیبراهیم و ئاگرەکە خامۆش بوو و لە سەرچاو مێژوویەکاندا دەڵێ قورئان هەر ئەوەندە ئاماژە دەکات بەڵام لە سەرچاو مێژوویەکاندا درێژەی دەداتێ دەڵێ ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر ئەو ئاگرێکی زۆر گەورە بووە تا هەندێک لە مێژوونووسانی خۆشمان دەڵێن ئەو ئاگرە لە دۆڵناران بووە دۆڵنارانی لای بێتواتە و کلکەی نەمرودیش ئەوێ و بەڵام هەموو قسەن ئەوانە بەڕاستی چی پشتڕاستکراوە نین بە دیکۆمنت و سەرچاوەیەکی بە بەڵگەیەکی دڵنیاکەر و یەکلاییکەرەوە قسەیە و زۆر لە شوێنەواری پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لە زیاتر لە شوێنێکدا هەن ئێستا ئەسحاب الکەهف هاوڵانی ئەشکەوت لە ئوردون هەیە لە ئەنتاکیە هەیە لە شوێنێکی دیکە هەیە هەموو شێر دەڵێنەوە شوێنی هاوڵانی ئەشکەوتە بەتاکید کە هەر یەک شوێنیان هەبووە جا بەنسبەت ئەو ئاگرە دیارە چەند ڕۆژان خەڵک داری کۆکردونەوە دار و باریان هێناوە لەسەرێکیان داناوە دوای ئاگریان داوەتە بەرێ مەشخەڵانی شوێتە کەهکەشانی فەلەگە و کردەواری خۆمان دەڵێن لەسەرێت باڵندەی پڕووکاندوون زۆر ئاگرێکی گەورە بووە بۆیە نەگونجاوە ئیبراهیم خۆ بەرنە نزیکی خۆشیان دەسووتان بە ئاگرەکەەوە دەبوایە لە دوورەوەی ئاگرەکە بیخە نێو منجەنیق و بە منجەنیق فڕێدە نێو مەشخەڵانی ئاگرەکە لەسەرێ ئەنجا ئیدیوان زانێت تازە بۆتە قەرەبروت و ئێستیشی نەماون دوای ڕۆژێکی پێچوە سێ ڕۆژی پێچوون چەندی پێچووە دوایی ئیبراهیم دێتە دەرێ بە ساغ و سەلامەتی خۆ دەتەشێنێ خۆڵە مێشوشتی پێوە نووساوە بابی ئەوە شەر جێڕدراوی مێژوویە
لە قورئان و سونەتدا ناتۆ دوای بابی توێتی ئیبراهیم وەڵی ئینسانیان نەپەرستێ یا خوای وەکو هی تۆ بپەرستێ لە ئاگری سووردا تۆی پاراستووە گومانی تێدانێت کە ئاگرەکە خامۆش بۆ کوژاوەتەوە بەڵام ئایا دوای چەند نازانین و ئیبراهیمی بە سەلامەتی دەرباز بووە ئەمجا دوای چۆ بۆ شام کەواتە ئەگەر ینی تەقدیس و بە مەزنگرتنی ئاگر لەوێەوە هاتبایە وەکو گوتم بەپی عەقڵ و لۆژیک دەبێت ئەو خوایە تەقدیس بکرێ و تازیم بکرێ و بپەرسرێ کە نەیهێشت و ئاگرەکە ئیبراهیم سووتێ نەک خودی ئاگرەکە هەروەکو نەیهێشتە تۆفانەکە نوح و شوێن کەوتوانی بخنچێنێ وانە خوا نەیهێشت تۆفانەکە ئەگەنا عادەتی ئاو خنکاندنە عادەتی ئاگر سووتاندنە بەڵام خوا سوبحانە وتەعالا وەکو موعجیزە بۆ ئەو دوو پێغەمبەرانە عەلەیهیم السەڵات وسەلام بۆ پێغەمبەرانی کەس و هەر کامیان دیارە موعجیزە و شتێکی ڕەخساندۆ کە خەڵک بزانێ ئەو پێغەمبەری خوایە و لەلایەن خوا و دەپارێزرێ و پشتگیری لێ دەکرێت جا ڕاستە ئەو دوو ئەگەرە هەن بەڵاوکو گوتم وەکو ئەگەرێکی عەقڵی دەگونجێ وابێ هەر ئەوەندە بەڵام جێی پشت پێ بەستە نین ئەوەی من بۆم ساغ بۆتەوە کاک پەیوەند لەو شتانە بە بۆچوونی من ئینسان ناتوانێت نوختە بخاتە سەر پیت هەدووتێنی وەکو ئەگەر بهێنێ من بە بۆچوونی هەر زیاتر ئەوەیە کە سەرەتای کەشی بەهار بووە و لەوێوە داهاتووە یعنی خەڵک ئاگری کردوێتەوە کە دڵخۆش بوون دەربازیان بۆ لەسەر ماوزوق پێزستان ئەوە زیاتر پێدەچێ و ئەگەر ئەفسانەکەش بنەمایەکی هەبێ ئەفسانەی کاوە و ئەژدەهاک دەشگونجێ ئەوەش دەگونجێ ینی ئەگەری هەیە کە ئەگەر حەقیقەتێکی هەبێت ینی بنەمایەکی مێژووی هەبێ دەگونجێ کاوە یاخود غەیری کاوە ئەوانەی کە لە ئەژدەهاک ڕاپەڕیون کە بە ئیستیاک ناوی هاتووە بە ضەحاک ناوی هاتووە دوای وەکو ڕەمز و هێمایەکی بینی خۆیان بۆ یەکدی ئاگادارکەنەوە ئاگریان کردبێتەوە کەەوە ئێمە سەر کەوتین یاخود شۆن یەکدی ئاگادارکەنەوە کە لە شوێنێکی دیاریکرا کۆ ببنەوە مامۆستا با قسەیەکیش لەسەر ئەفسانە بکەین مرۆڤ هەر شتێک کە تێ نەگەشت بێ هەوڵی یاوە ئەفسانەیەکی بۆ دروستکە ئێستا بۆ نمونە لە وڵاتی خۆمانە ئەشکەوتێک کە هێشتا تاقی نەکراوەتەوە دان ئەفسانێ بۆ دروست کراوە هەتا ئێستا گۆمێکەیە لە لای گوندی تۆپاوە من جارێک چوومە سەری پرسیارم کردم گۆمە چەند قوڵە پیاوێکی بەڕێز جوابیامە و دیکۆمنتی ژەمە تۆمارمان کردووە وتی ئەوە گوروسی نازام چەندیان سەریە خستەوە هێشتا نەگەشتە بنی قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا ینی ئێستا نەورۆزەڵەن بابەتێکی ئەفسانەیە بەس ئایا هەشتێک کە بابەتێکی ئەفسانەیی بوو دوورە لە حقیقەت ینی هیچ حقیقەتی مەرج نییە مەرج نییە چونکە دەگونجێ ڕاستیەکی هەبێ بەڵام ڕاستیەکە ئێستا و گۆمەکەی لای تۆپاوایە گۆمێکەیە دیارە ئەندازەیەک هەر قوڵە بەڵام ئایا ڕاستە ینی گوریسانە بخرێنەوە سەریەک و پانتایەکی زۆر گەورەی هەبێگەنە هەر هێندە عومق قوڵایی هێندە پیسی بە پانتایی فراوانیش هەیە کەواتە ینی جاری و ئەفسانە ڕیشە و ئەسڵێکی هەیە بەڵام دوای زێدە ڕووی تێدا دەکرێت شتی دیکەی دەخرێتە سەرێ لە کاتێکدا کە چاک دەرک ناکرێت فعلەن ئەوە ڕاستە خۆ کاتی خۆی کە یۆنانیەکان گریکەکان هەندێشتیان پەرستووە بوومە لەرزەیان پەرستووە ئاگر پژێنیان پەرستووە لافاویان پەرستووە هەندێک لەو شتانیان ئاگریان ڕەنگە پەرست بێ ئاویان پەرست بێ لەبەرەوە لیان ترساوە لەو دیاردە سروشتیانە و ئیمکانیت و توانای ئەوەشیان نە مامەڵەیەکیان لەگەڵدا بکەن کە خۆیان لە شەڕ و خراپیان دەرباسکەن پیان وا بۆ کەگە قوربانیان بۆ سەر بڕن ئەگەر پەرستشیان بۆ بکەن ئەو شتانە ئەو حاڵەتانە و دیاردانە لە زەرەر و زیانی خۆیان دایان پارێزن ڕاستە ینی ئەفسانە دەگونجێ ڕیشە و ئەسڵێکی هەبێ بەڵام دیارە دوای زێدەڕۆی تیا دەکرێت توشتی دیکەی دەخرێتە پاڵ مامۆستا لەم بەدواداچوونە و هەڵکۆڵینەی جەنابەتە کاوەی ئاسنگەر ساغ بۆ لەوەی کە کووردە چونکە ئێمە پێداگرێکی زۆرەکەین کە کاوە جارە کاوە مەسەڵەن ئەژدەهاکی کوشتووە ضوحاکی کوشتووە لە نێوانی ئەو فەرەیدونە نازانین تا حەزەیە فعلەن فەرەیدون کوشتوێتی یا کاوە کوشتوێتی بەهەرحاڵ کورد زۆر تەئکید لەوا کاتەوە کە کاوە کووردە
فارسیش ڕەنگە ئارگۆمنتی خۆی هەیە ئەڵێ فارسە قسەکەمان لەسەرەوەی ڕوون بۆ ئێستا بڵێن کاو کووردە و فعلەن ئەویش سەری ئەژدەهاچی تەقانووە یاخود با بڵێن ئەژدەهاچی کوشتووە نەخێر ئەوە لە ڕاستیدا شتێک نییە یەکلایی بوو بێتەوە و من کورتەی بەسەرهاتەکە ئەگە پێت چاک بێ باسی دەکەی کورتەی بەسەرهاتەکە ئەوەیە کە یەکێک لە پادشاکان کە ناوی جەمشید بووە ئەلبەتە ڕەنگە ناوی دیشان بۆ بەکارهێن نابن بەڵام زیاتر دڵە ناوی جەمشید بووە ستەمێکی زۆری کردووە دڵە 1000 ساڵ حکومڕان بووە دوایی ئەژدەهاک یا ئیستیاک یاخود ضەحاک بەس ناوێک هاتووە لێ ڕاپەڕیوە جەمشیدی لە بەین بردو بۆ خۆی لە شوێنی دانیشتووە بەڵام ئەویش دوایی بخراب بووە بۆ دەستی کردو بە زوڵم مستەم تا ڕۆژێک شەیطان لە شێوەی کەسێکدا دەچێ بۆ لای هانی دەدا کە گۆشت بخوات گوایە تا ئەو کاتە گۆشتی نەخواردووە ئیدی لە گۆشتی باڵندان و ڕای دەهێنێ و دوای گۆشتی ئاژەڵ و ئەوانە تا لەسەر گۆشت خواردن ڕای دەهێنێ دوایی ئەژدەهاک دەڵێ ئەرە تۆ زۆر خزمەتی منت کرد نان و چێشتی زۆر خۆشت بۆ سازکردم و ئەوانە چه خەڵاتێکت بکەم ئەویش دەڵێ من هیچ خەڵاتکردنی تۆم ناوێ بەس ئەگەر ڕێگەم دەیوەکو بۆ من شەڕەفێکە هەردوو شانت ماچکەم ئیدی هەردووشانی ماش دەکات دوایی لە شوێنی ئەو ماچانەی شەیطان دوو مار پەیدا دەبن لە هەندێک جێردراوەدا دەڵێ دوو پارچە گۆشت پەیدا دەبن ئازاری زۆریان دەبێ دوای جارێکی دیکە شەیطان لە شێوەی ئەو شەخسەدا وەکو شێوەی پزیشتێک حەکیمێک دەڵێ من زۆر بە ئازارم شانم ئەوان لێ پەیدا بوو دەڵێ ئەوە چارەسەری ئەوەیە کە مێشکی دوو گەنجیان دەرخواردێ ئەو مارانە بەوە دادەسەکرێن ئیدی دوو گەنج دێنە سەریان دەبڕن و مێشکەکانیان دەرخوارد دەدەن گوایە ئازاری کەم دەوێت دەخەوێ ئەمجا دووبارە دەست پێ دەکاتەوە ئیدی دەڵێت تو دەبێت ڕۆژانە دوو گەنجیان دێ جا لە شانامی فیردەوسیدا دەڵێ هەموو ڕۆژێ دوو گەنجیان دێنان دوایی ئەو دوو کەسە کە خزمەتی پاشا دەکەن و گەنجەکانی بۆ دن ئەوانە دەگۆڕن دوی دیکە دێن ئەو دوانە تۆزە ڕەحمییان دەبێ ئەمجا هی گەنجێک دەگرن و ئەوی دیکە مێشتی بزنێک یا ئاژەڵێکی دەخەنەگەڵ ئەو گەنجە کە گرتویانە بەڵام سەریان نەبڕێ بۆی مێشکەکەی دەرخواردی مارەکەی پاشادن دەبن بە خۆیان دەکەن تا دەبنە دەکەس هەر ڕۆژانەیەکێک بە دە ڕۆژان دەبنە دەکەس ئەو دەکەسە کردکە بزنێکیان وێ دەدەن کردکە بزن کۆمەڵە بزنێک بچن بەو چیە بەڵام کەس نەتان ناسێ بۆ خۆت بە بزنەکان بژی ئەوانە دەڵێ کورد لەوانەوە هاتوون واتە کورد بریتین لەو گەنجانەی کە دەربازیان بووە لەوە کە بۆ ئەژدەهاک سەر ببڕدرێن و بەو بزنانە مەسەنە ژیاون ئەوانە جا ئەگەر وا بێ دوایی دەڵێ کاوە کە ڕاپەڕیوە لە ئەژدەهاک دوو کوڕی بوون کوڕێکیانی سەر بڕدراوە کوڕەکەی دووەمیشیانی گیراوە کاوەش لە تاو جەرجی خۆی دێت ئەو چەرمەکەی کە بە خۆی بەریوانکەکەی دەکاتە ئاڵایەک و دەڵکا کە با ڕاپەڕین کوڕەکانمان هەموو تەوا بوون و ئەوانە ڕادەپەڕن و هێرش دەکەنە سەر کۆشتی پاشا دەڵێ کوڕێکی کوشتوم ئەو کوڕەشم ئەوە لە سژنە ئەوانە دوای گوایە ئەژدەهاک سڵحی لەگەڵ دەکات دەڵێ کوڕەکەی بۆ بەردەن بەڵام دوای شۆڕشەکە دەست پێ دەکات و ئەوانە جا لێرەدا هەم باسی ئەژدەهاک دەکرێت کە باسی کاوە دەکرێت کە گوایە ئەژدەهاکی کوش بێ هەم باسی ئەوە دەکرێت کە دوایی کاوە تەکلیف دەکات لە فەرەیدون کە فەرەیدون دەڵێن کۆڕشی گەورە بووە یەکێ لە پاشاکانی فارس و گرفتەکە لێرەدا ئەوەیە کاکە پێیوە ئەگەر ئەوە ڕاست بێ تەوان میدیایەکان دەڵێ ئێمە ڕوو میدیا و کەی خسرەوین میدیەکان لە ساڵی 550 پێشزاین هەتاکو لە 550 پێشزاین تاکو 770 پێشزاین یاخود 701 پێشزاین واتە 150 ساڵ یا 150 ساڵ دەوڵەتی میدیا بەرقەرار بووە کە
یەکەم حکمڕانیان دیاکۆک بووە، کۆتا حکمڕانیان ئەژدەهاک بووە. چوار حکمڕان بوو لە خلالی ئەو 150 ساڵە. ئەگەر وابێ مانا وایە حکمڕانی میدیا لە سەردەستی کاوی ئاسنگەر کۆتایی پیاتووە کە دوایە کاوی ئاسنگەریش کورد نەبووە بەو حسابە بێ، بەڵکو ئەوانەی کە دەربازیان بۆ لە سەربڕان بۆ ئەژدەهاک دەبێنێتەوەی کورپێ بەپێ ئەفسانەکە تەوانە من دەڵێم. بەڵام گرنگەوەی دەوڵەتی میدیا و حەقیقەتێکی مێژوویەکە هەبووە لە 550 تاکو 1970 پێشداین لە ڕاستی 1970ەکە زیاتر زاڵە تا ئەو کاتە بەردەوام بوو. دوایی لە سەردەستی کاوی ئاسنگەر بەحسابێ ئەگەر ئەژدەها کوژرابێ یاخود کاوی ئاسنگەر داوای لە فەرەیدون کردبێ و دوایی لەوێوە حکمی فارسەکان دەستی پێکردو، حکمی حەخامەنشی یا حکمی کۆڕژ کە کۆتایی هێنا بە دەسەڵاتی میدیەکان. مامۆستا ئەڵلقەی ژمارە 85مان کۆتایی هات. ئەم بابەتە شتێکی ماوە هێشتا باسیکەین ڕاستەڵا بۆ ئەڵلقەی داهاتوو پشتیوان بەخوای گەورە ئینشاءڵڵا وات شوینە نێو قۆڵایی مێژوو ئەفسانەوە هەر هاتینەوە دەرێش دەست خۆش بێ سواس دەکەین سواز بە ئامادە بوون. وەڵا خۆشویستان بەم شێوە گەشتینە کۆتایی ئەمەڵقەیەشمان تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.